زۆر سپاس کاکەوەڵ کە قبوڵ کردە بە چات بیان بە دەنگ وەڵاممان دەدەیەوە. دوو پرسیارمەیە کاکەوەڵ، تۆ پارێزگاری شارەشی متەسەرڕفی شارەشی چۆن دەکرێت گشتاندنێک فەرز بکەن بەسەر موچەخۆراندا لە کاتێکدا پرۆژەی کۆمپانیایەکی ئەهلیە حکومی نییە. پرسیاری دومیشمان ئەوەیە کاکەڤاڵ ئەبوبەکر کە وەکو پارێزگار ئەو بڕیارە بەسەر داوا دەکات لە هەموو فەرمانگەکان جێبەجێ بکە، ئایا بەخۆی ئامادەیە واژووی یان ئەوە تا فۆرمی هەژماری منی پڕکردوتۆ یان پڕ دەکاتەوە؟ زۆر سپاس ئەگە وەڵاممان دێ. سڵاو و ڕێز، هیوان باشیتانە. ئێمە نە لە پەرلەمانی کوردستانین، نە لە ئەنجومەنی پارێزگاکانین، نە لە ئەنجومەنی نوێنەرانین تا بە ڕای تایبەتی یا بە زۆرینە و کەمینە وەڵامی نووسراوە یاساییە کارژێڕیە فەرمیەکانی حکوومەت بینەوە. ئێمە بەشێکین لە دامەزراوەی حکوومەت و پێمانەوترێ حکوومەتە خۆجێیەکان لە ڕووی یاساییەوە، لە ڕووی کارژێڕیەوە، لە ڕووی ژمێریاریەوە، لە ڕووی فەرمیەوە پێویستە ئەو گشتاندنانی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکانەوە یان کە باز لە وەرگرتنی بیرۆڕا ناکەن، بەڵکو یا بڕیارن یا فەرمانن یا ڕێنمایین، پێویستە کات یا ڕێسان پێویستە کات لەلایەن حکوومەتە خۆجێیەکانەوە گشتاندنیان پێ بکرێت بۆ یەکە کارژێڕیەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان بە پێی یاساوە پێی یاسایی کە ئێمەی پێ هەڵبژێردراوی یاسای ژمارە 3 ساڵی 2009 و بە ڕێکارە یاسایانی کە لە بەڕێوەبردننی حکوومەتە هەیە. بۆیە هەر نووسراوێکی لەو شێوانە بێت بەدڵنیاییەوە گشتاندنی پێکرێ، هیچ بیرۆڕایەکی تایبەتی خۆمانمان یا پشتگیری یا ڕەتکردنەوەیەکمان نەنووسیوە، تەنیا بە پێی ڕێکارە یاسایەکان داوامان کردووە کە گشتاندنی پێ بکرێ و گشتاندنی پێکراوە. پەیوەست بە ڕای خۆم وەکو هەڤاڵ ئەبوبەکر، کێشەی ئێمە لە کوردستان جارێک کێشەی بانکە، متمانەی بانکیە، کێشەی نەختینەیە. پێش ئەوەی کێشەی ئەوە بێتۆ ئایا بە کاش پارە بە خەڵگەیت موچەکەی تێ یا بە کارتێکی تێ، اینجا ئەو کارتە لە بانکێکی حکومیە ئەهلیە سەرەتا ئێمە کێشەی کاشمان هەیە و ئەو کاشەمان لەلایەن بانکی ناوەندیەوە لە عێراق بۆ دابی نەکرێ و لەلایەن وەزارەتی داراییەوە، چونکە ئێمە دووشتمان هەیە کە لە 33 ساڵی ڕابردووە نەمانتوانیوە هی خۆمان بێ و لە هیچ پارچەیەکی کوردستانی شاهی ئێمە نییە. یەکەمیان پاسپۆرت، دووهەمیان پارە یا دراو. ئەمانە حکوومەتە مەرکەزیەکان چاپیەکەن و ئەوان دابەش یەکەن بەسەر هەموو شوێنەکانە و ئەوان ڕەوایەتی ئەیەنێ. بۆیە گرفتی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە پەیوەستە بە نەختینەوە. ئایا ئەو نەختینەیە لە بانکی ئەهلی هەیە لە بانکی حکومی هەیە؟ ئاستی متمانەی ئەو بانکانە چۆنن و ئاستی پارێزراوی ئەو پارانەی هاوڵاتیە گەی خاتە سەر حسابەکەی خۆی چۆنن؟ ئەوە وەڵامی ئەم پرسیارە ئاەتەوە. بۆیە ئێمە لەم بابەتەیە نکۆڵیمان کردووە لەوەی کە باسی جارێ ئەوە بکرێکە بانکەکە لەکوێ ئەبێ یان کامە ئەبێ، بەڵکو ئەبێ ئێمە داکۆچی بکەین لەسەر ئەوەی کە کاش بەپێی بەشی هەرێمی کوردستان لە بودجەیە موچەی خەڵکی موچەخۆرانی هەرێمی کوردستان، شایستەدارەکان هەرێمی کوردستان لە حکوومەتی ئیتیحادیەوە بگا بە هەرێمی کوردستان و لە حکوومەت هەرێمی کوردستانەوە بکا بە پارێزگاکان و دواتر یەکە کارژێڕیەکان و تا شۆڕە بێتەوە بۆ هەموو هاوڵاتیان چ لە سەراسی خزمەتگوزاریەکان بودجەی بەکاربردن، بودجەی وەبەرهێنان و بودجەکانی تر، بودجە خزمەتگوزاریەکان دابین بکرێ. ئێستا ئەم بودجەیە بە نەختینە دابین ناکرێ. بۆیە بە بڕوای ئێمە قۆناغی دوای ئەوە باسکردنە لەوەی لە بانکی حکومی بێ ئەهلی بێ، هەژماری من بێ هەژماری تۆ بێ، بەڵکو ئەوەستێتە سەر ئەوەی کە ئێمە سەرەتا بێ متمانەی بانکی لە هەرێمی کوردستان دروستکەینەوە و ئەبێ سەرچاوی دابینکردنی نەختینە بە شێوەی یاسایی دیاری بکرێ و ئەبێ پارەی نەختینە لە کوردستانە لە بانقەکانە جێگیر بکرێ و مافی هاوڵاتیانی تیا جێگیر بکرێ. ئەو کاتە هاوڵاتی ئازادە لەوەی کە ئەو مافەی ئەو بەشەی ئەو داهاتە دارایی خۆی هەیەی لە چ بانکێک دای ئەنێ، لە بانکی ئەهلی دایانەیە، لە بانکی حکومی دایانێ، لە هەژماری من دایانەیە، لە هەژماری تۆ دایانێ. لەگەڵ ڕێز و سپاسە.